والله أقترح الناس يعني يعوفون دكاترة بغداد ودكاترة كربلاء ودكاترة بابل ويتجهون لهنا. أثناء مراجعة قال يعني راجعوني بين فترة وفترة، راجعنا سنة ونص. خلال سنة ونص الفتحة مال العملية قامت تكبر وباستمرار وصاخة. أخويا مريض، احنا من أهل بابل المسيب، فملينا يعني من الدكتور بعد، فقرروا لنا يعني ذكروا لنا دكتور هنا بسليمانية، دكتور سامان. لە یەکێک لە نەشتەرگەریەکانیدا شاشێک لە ناوسکیدا بەجێ دەهێڵن، دوای 10 ساڵ ئێش و ئازار و ناڵاندن دواتر بەم ڕاستیە دەزانن. گەرچی 3 جار نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە لە شاری بەغداد و کەربەلا، بەڵام چارەسەری کۆتایی بۆ نەکراوە. بۆیە دوای پرسیارکردنێکی زۆر ناونیشانی تاوەری تەندروستی سمارتیان پێدەدەن. ئەوانیش بەو هیوایەی چارەخوازانی پێشووتر هاتبوونە تاوەری تەندروستی سمارت ڕێگەی شاری سلێمانی دەگەرنەبەر. أخويا مريض، احنا من أهل بابل المسيب، كان عنده آلام بالكلى، راجعنا دكتور بالمسيب. أثناء المراجعة والأخذ له سونار ومفراس، هاي سنة 2010 سواله عملية، قال ما تطلع هاي شو اسمه لا تفتيت ولا بالعلاج إلا نسوي له عملية. فسوينا له عملية ببغداد. من سوينا له عملية ببغداد فتحوا بطنه وفتحوا الكلى وخرجوا الحصوة من الكلى. الدكتور اللي سوى له عملية نسى شاش على الجرح مال الكلى. أثناء الوراء 10 سنين قام أخويا يشكي من أمراض بالكلى وسخونة، فراجعنا ذكرونا دكتور بالمسيب. فأخير شيء قرر أنه يسوي لها عملية منظارية في محافظة كربلاء. اللي دكتور ببغداد هم قال هاي يعني كل هالشغلات ما أتلافاها، أنه أريد شيء جديد، آخذ مفراز وسونار وتحاليل، لأن كلهن أخذهن. نەخۆشێک لە شاری بەغداوە سەردانی کردین بەهۆی هەبوونی کێشەیەک لە گورچیلەی ڕاستیە. ئەو کێشەیە ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەر کە بەهۆی هەبوونی بەردێکی گورچیلەوە سەردانی پزیشکی کردووە و نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە. پاش نەشتەرگەریەکە هەندێک ماکی نەشتەرگەری لەسەر دەرەکەوێت بەهۆی دروستبوونی هەوکردنی بەردەوام و ئیلتیهاب و هەڵئاوسانی گورچیلەکەی. لە دوا ئەوە 2-3 جاری تر نەشتەرگەری بۆ ئەکرێت لە ڕێگەی نازور و لە ڕێگەی هەڵدڕینەوە کە گورچیلەکە پاگەکرێتەوە و چواردەوری گورچیلەکەی بۆ پاگەکەنەوە. و هەندێکەوە یەکێک لە جارەکانیش بەهۆی نازوری ناوسکبینەوە ئەم نەشتەرگەری بۆ ئەکرێت. بەڵام پاش ئەوە ئەم کێشەی هەر بەردەوامە بێت و لە شوێنی نەشتەرگەریەکەیەوە لە پشتیەوە جەراعەت و ئیلتیهاباتێکی بەردەوام لە کونێک لە شوێنی نەشتەرگەریەکەوە یەتە دەرەوانێ. نەخۆشەکە ئەبێتە هۆی ئەوەی کە کێشی لەشی کەم بکات، ئازار و تای بەردەوامی هەبێت. دزنا على مفراز وسونار الورمة لقيناها راجعة نفس الشيء وكبرانة. ملينا يعني من الدكتور بعد، فقرروا لنا يعني ذكروا لنا دكتور هنا بسليمانية، دكتور سامان. والله أثناء مراجعتنا الدكتور سامان يعني مراجعة واحدة ومراجعة الثانية قرر أنه يسوي له عملية. الحمد لله والشكر عمليته نجحت. فنذكر يعني دكتور سامان والدكاترة اللي موجودين مستشفى سمارت دكاترة كلش ممتازين وراعي. پاش ئەوەی کە سەردانی کردین پشکنینی تەواوەتیمان بۆ کرد لە ڕێگەی سۆنەر و پشکنینی خوێن و هەروەها پشکنینی تیشکی سیتی سکان بۆمان دەرکەوت کە گورچیلەکەی گرەیەکی وەکو لاوە ئەچوو کە گرەی شێرپەنجەی بێ، بەڵام خۆی کۆبوونەوەی ئیلتیهابات و جەراعەت بوو بە چواردەوری ئەو گورچیلەیەدا کە کۆڵۆن و جگەر و بەشێکی دیواری سک و دیواری پشتی گرتبەوە لەگەڵ گورچیلەکەی. ئێمەش لێرە لەگەڵ بەشی نەشتەرگەری هەرس و جگەر لیژنەیەکی فرەپسپۆریمان بۆ پێکهێنا دوای تاوتوێکردنی حاڵەتەکەی هەڵساین بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی گەورە بووی کە توانیمان ئەو گرەیە لە کۆڵۆن و لە دیوارەکانی سکی و هەروەها لە جگەری لێ بکەینەوانێ و بتوانین بە شێوەیەکی
باش ئەو گرەیە دەربێنین و شوێنەکەی پاکەینەوە و ئەو شوێنش کە لە پشتێوانێ بەردەوام جەراعەتی لێ هاتە دەرەوە ئەوەشمان بۆ داخستەوە دوای مانەوەی 2-3 ڕۆژ لە نەخۆشخانە نەخۆشەکە بە تەندروستێکی باشەوە گەڕایەوە و بە پشتیوانی خوای گەورە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بوو. شایانی باسە ئەم نەشتەرگەریە لەلایەن بەڕێز دکتۆر سامان و تیمێکی پسپۆڕی تاوەری تەندروستی سمارتەوە سوپاس بۆ خوای گەورە بە سەرکەوتووی ئەنجامدرا. سمارت وەرچەرخانە.